هیوادارم 1964 دەنگمان بگەێنن بە لایەنی پەیوەندیدار کە ئەم باخچە جوانانە تێک نەدرێت و لا نەبرێت. ئەمە گەڕێکی مامۆستایانە لە هەڵەبجەی تازە لە لای قوتابخانەی زانای کوڕان. ئەم شوێنە پێشتری کە زباڵە بووە و خەڵکی ئەم مەنتیقە هەڵساوە بە جوانکردنی چوادۆری ئەم قوتابخانەیە بە باخکردن کە کردویانە بە باخ و کردویانە بە گوڵ. شارەوانی هەڵساوە بە لابردن و تێکدانی ئەم باخچە جوانە کە هەم بۆتە سروشتێکی جوان بۆ مەنتیقە هەم بۆ فێنکی بۆ قوتابخانەکەیش. ئەمە پێشتری کە هەر زباڵە بووە کە هەڵساوین کە زۆر جوانیش دروستمان کردووە. نازانم کە شارەوانی بەچمە بەستێک کە ئەم گوڵە جوانان و ئەم باخە جوانانە لاعبات. هیوادارم 1964 دەنگمان بگەێنن بە لایەنی پەیوەندیدار کە ئەم باخچە جوانانە تێک نەدرێت و لا نەبرێت.